ئەمە خانووێک پرسیاری کردووەڵێ ڕاستەکە لە دوای 39 ساڵیەوە سک دروستکەم یاننا. هانگیان ئێمە لە دوای 35 ساڵی و نەک لە دوای 39 ساڵیەوە هەموو خانمان ئاگدارەکەین وانی لە دوایەوەی کە تەمەنی لە 35 ساڵی تێپەڕی مزعافاتی حمل بەرەبەرە وردە بەرەو زیابوون ئەڕوات. چونکە لە دوای 35 ساڵی وردە نوعەتی هێلکەکانمان بەرەو خراپی ئەڕوات. یعنی ئەو کوالیتی هێلکەی لە خوار 35 ساڵەوە هەمانە لە دوای 35 ساڵەوە نیمانە. ئەم خراپی کوالیتی هێلکەکان باد کوالیتی ئۆف دە ئێگ لەگەڵ وردە دەرکەوتنی نەخۆشیەکان وەکو نەخۆشی زەخش شەکرە ئەمانە هەردووکیان بەیەکۆیەکەگرن ئەبێتە هۆکاری ئەوەی کە زیاتر تووشی مناڵی ئەبنۆرماڵ نقستانی کۆنجنتەڵ ئەبنۆرماڵەتی واتە لە مناڵەکانە دروست ببێ. بەڵام شەر نییە لە هەموو کەسێکە بەزێ ماڵین چانسەکە زیاد ئەبێت ئەگینە بەڵێ ئەتوانی سک بکەی بەڵام لەژێر چاودێریە و ئەو خواردنانەی کە لە کاتی حملە ئەی خۆی بۆی ئایا مناڵەکە و کش دەرچێ کوڕ دەرچێ ئەمە نەک لە کاتی حملە ئەمە بێ لە پێش حملە ئەم شتە هەیە ینی پێشەوە کەسە بڕیاری دووگیانی بات خواردنەکان جیاکاتەوە بەڵام تا ئیستا هیچ علمێک نەی سەلمانووە کە ئایا چ خواردنێکە بێتە هۆی ئەوەی کە زیاتر کوڕ دروست بێ یا چ خواردنێکە بێتە هۆی و کچ دروست بێ. بەڵام چەند سەرچاوەیەک باسییان کردو ئەڵێن ئەگەر ئەو خواردنانەی کە ئەلکەلاینن واتە تفتیان زیاترە بیخۆی لە مەرحەلێک لە پێش دووگیان بوون چانسی سکبوون بە کوڕ زیاکات وەکو خواردنی مۆز، گێز، بایام، گۆشتەکان. بەڵام دوورکەیتەوە لە خواردنی دایری پرۆدەکتەکان واتە ئەو خواردنانەی کە لە بەرهەمی شیر دروست دەکرێت وەکو ماست و پەنیر و بەرهەمەکانیت. بەڵام تا ئێستا نەسەلمێنراوە عیلمیان کە ئەمە لە سەدەوە دەبینێ یان نا.